کاپلان سەرپەرشتی سەماکارانی سەمای بالێ دەکات لە ڕێگەی ئۆنلاین بە مەبەستی خێرخوازی. سەماکارانی بالێ لە سەر کەناری ئاوی ئوسترالیا و بە درێژایی ژووری نان خواردن سەما دەکەن. یەکێکی تر بە سەرپۆشەوە لە سەربان لەگەڵ کەش و هەوایەکدا سەما دەکات. لە فلیپین لە کاتێکدا یەکێکی تر تێکەڵکردنی قاچەکانی بە شێوەیەکی ئاڵۆز لەگەڵ سەمادا پیشان دەدات لە حەوشەی ماڵەکەیاندا لە ئەمریکا. پۆشینی تەنورەیەکی کورت و تەنک و چەمانەوەی کەمەریان لە چێشتخانە و لەرین و جوڵەی سەماکارەکان لە چەندین وڵات کە بە سەرنووکی پێ و پێڵاوەکانیان سەما دەکەن لە ڕێگەی ئۆنلاین پیشانی هەوادارانیان دەدەن تا سوود بەوانش بگێنن کە هەوڵ بۆ سەماکردن دەدەن. میستی کاپلانس یەکەم کەس بووە کە تایبەتمەندیەکانی خۆی لە ڕێگەی ڤیدیۆ خستۆتە ڕوو وەک دەستپێشخەریەکیش لەگەڵ هاوپیشەکەی پێشووی جۆزێف فلیپس. کاپلان دەڵێت هەست دەکەم ئەوە دەرفەتێکە بۆ کۆکردنەوەی هەموو سەماکارەکان لە سەرانسەری جیهاندا هەروەها کۆکردنەوەی تواناکان بەیەکەوە و هەست دەکەم ئێمە لەو ڕێگەیەوە دەتوانین باشتر تێکەڵ بە یەکتر ببین و یەکتر بناسین. سوانس فۆرەلێف داڕێژەری دابینکردنی خەرجەکانی سەماکارانە لە سەرانسەری جیهاندا بۆ ئەوانەی کە کارەکانیان لەدەستداوە بەهۆی ئەوەی وەک دیارە زۆربەی بۆنەکان قەدەغە کراون و ڕێگە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی دەگیرێت لە پێناو ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی پەچای کۆڤید-19دا. ئەم پرۆژەیەش ئاماجی بەدەستهێنانی $500,000 بۆ هاوکاریکردنی سەماکارەکان کە هاوکاری توێچوون و خەرجی ژیانیان دەکات. 32 سەماکار لە چەندین ڤیدیۆی جیاوازدا لە سەرانسەری جیهاندا تواننا و لێهاتوویی سەماکانی خۆیان پیشان دەدەن لەوانە چین و رووسیا و ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و مەکسیکۆ و کوبا و فلیپین هەر یەک لە سەماکارەکان لە ماڵەکانی خۆیاندا سەما ئەنجام دەدەن. بوونی گروپێکی جیاواز لە سەماکاران لە ناو ڤیدیۆکەدا کاری سەرەکی کاپلاندا. I think that's something that I've been fighting for my entire career, is to truly show the representation. پێم وایە شتێکە لە تەواوی پیشەکەمدا لە پێناویدا جەنگا بم ئەوەیە کە بەدڵسۆزی نوێنەرایەتی خۆم پیشان بدەم کە چۆن جیهان دەڕوانێتە سەمای بالێ. تۆشتی هەمەجۆر دەبینیت لەم ڤیدیۆیەدا بەڵام ئەوە زۆر گرنگە بۆ من کە تەنها نامەوێت ببم بە گەورەترین ئەستێرەی سەرەکی سەما بەڵکو سەیری هاوڵەکانم و لێهاتووی هاوپیشەکانم دەکەم هەروەها هەمەجۆری لە بەهرە و تواناکانیاندا لە بەرچاو دەگرم. بۆ کاپلان ئەم ڤیدیۆیانە دەرفەتێکە بۆ سەمای بالەی جیهانی بۆ ئەوەی جارێکی تر بیرلەوە بکەنەوە و بزانن کاردانەوەی هەوادارانیان چۆن دەبێت. کاپلان پێی وایە زۆر ڕێگەی تر هەن کە سەمای تێدا نمایش بکرێت نەک تەنها ڕۆیشتن بۆ شانۆ کە ڕەنگە کەمێک مەترسیدار بێت بۆ خەڵک لە هەندێک کاتدا و دەتوانن لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڤیدیۆکانیان لە ئۆنلاین بینەری زیاتر لە دەوری خۆیان کۆ بکەنەوە